لە هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش دەمێکە باسی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانم نەکردووە بەڵام ڕاستیەکەی ئەمڕۆ پرسێکی دیاریکرا و هەرێمی کوردستان لە ئارادایە و پێشهاتێکی دیاریکراویشی هەبوو خۆپیشاندان و مانگرتنی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی ویستیان بچن بۆ هەولێر بەڵام هەرزوو پێیان لە هەولێرەوە هاوکە بەڕاستی ناهێڵین بێنە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و لە دێگەڵە ڕێگریەکە کرا بێگومان پشێوی و تیژی کەوتەوە هەندێک لە خۆپیشاندەران یان مامۆستان و فەرمانبەرانی ناڕازی هەندێکیان برینار بوون و تیمەکانی میدیاش بە دڵنیاییەوە بەشێکیان بە تیمی زوومیشەوە با بڵێن لەگەڵ هێزانیەکانە جۆرێک لە ڕێگری کرا لە ڕووماڵ ڕاستیەکەی پرسیاری سەرەکی ئەوەیە کە بۆچی ئایانویست بچن بۆ هەولێر ئەگەر ئەیانەوە بچن بۆ بەردەم نەتێگرتوەکان بارەگەی نەتێگرتوەکان و پامی خۆیان بگێنن بەڕاستی UN نەتوانێت لەو بارەوە نەتێگرتوەکان نەتوانێت لەو بارەوە چیان بۆ بکە ئەم خۆپیشاندانە ئەم مانگرتنە ئەم ناڕەزایەتیە گەر بگاتە هەولێر چی لە مەسەلەکە ئاگۆڕێ حکوومەتێکی حکوومەت هێرێمی کوردستانە لە ڕووی بڵین وەکو ئایدیا وەکو لایەنی نمونەیی دۆخی نمونەیی ئەوەیە کە حکوومەتێکی هەرێمی کوردستان هەیە و ئەوانەی بەشدارنتیایە بەشدارن دیارە کێن و کێنین ئەکرێ بڕیارەکانی لە هەموو هەرێمی کوردستان بخوا بەڵام بۆچیە بێم ئەم ویستە ئەم با بڵین داواکاریانە بە دیاریکراوی لە هەولێر پێشکەش کرێن گویان لێ بگیرێ ئەوانەی کە با بڵێن یانویست بچنە هەولێر بەڕاستی نیان نەتوانین لە هەولێر خۆی جوڵەکە بکەن هەر ئەبوو لە سلێمانیەوە لە شوێنەکانی دیکەوە خەڵکێک بەرنوە لە هەولێر بتوانن جوڵەکە بکەن بەڕاستی زۆر پرسی دیکەش تایبەت بەم جوڵە مەدەنیانە لە هەرێمی کوردستان دەکرێت ئەم شەو باس بکەین من سێ میوانم ئەبێ مستەفا عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە پەرلەمانی کوردستان بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵما بن دکتۆر محەممەد ئەمین مامۆستای زانکۆ بەڕێزیان پێم وابێ لە ڕانیەوە لەگەڵمە بن دواتریش نوێنەرێکی لەگەڵمایە کاوە فەتحوڵاشم لەگەڵا بێ کادری باڵای پارتی دیموکراتی کوردستانە وڵا کاک مستەفا بە ئێوە دەست پێ یەکەم تابان هەموو لای بەخێر بێن هیوادارم زۆر باش بن هیوادارم ئەم شەو گفتوگۆ بکەین کاک مستەفا بە ئێوە دەست پێ یەکەم سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان پێم وابێ ئەمڕۆیەوە یەکێک بوون لەوانەی کە تانویست بچنە هەولێر بۆچی دەتانویست بگەنە هەولێر هەولێر چی لێبوو ئێوە بیکەن کێ لێ گوێتان لێ بگرێ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ سازکردنی ئەو بەرنامەیە لطفت هەیە دیارە ئەوڕۆ مامۆستایان و فەرمانبەرانی سلێمانی و ڕاپەڕین و هەڵەبجە و گەرمیان لە دوای ئەو ماوەیە کە 13 ڕۆژە کۆمەڵێک لە مامۆستا و فەرمانبەر مانیان گرتووە لە خواردن لە جیاتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیانەوێت پەیامێکی ئارامی نەرم بگێنن بەدەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەسەر کەمتەرخەمیەکان لەسەر موچە لەسەر بوجە لەسەر گیرفانیان لەسەر شیر و پێداویستەکانی مناڵیان لەسەر موچەی مانگی 12 13 ڕۆژە ئەوانە لە بناری گۆژە لەو سەرما و سۆڵەیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەدەم داواکەیانەوە نایەن عەفوان سەوتم دێت بەڵێ بە دڵنیاییەوە گوێمان لێتە بەڵێ 13 ڕۆژە لەو معانات و ناڕەحەتیەدان پێیان وا بوو گوێیان لێ نەگیراوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەتی حکوومەتی کاربەڕێکەر و بەرپرساری حکوومەتی کاربەڕێکەر بەدەم داواکانیانەوە نەهاتوون بۆیە پێیان وا بوو بچنە پایتەختی هەرێمی کوردستان بە نوێنەرایەتی ئەو مامەسەمان گرتوانە کە پایتەختی هەرێمی کوردستان پایتەختی هەموو هەرێمی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستان بنکەکەی لە بارەگا سەرەکیەکەی لە هەرێمی کوردستانە و پێیان وا بچنە بەردەمی UN بارەگای UN لەوێ بە شێوازێکی مەدەنی بە شێوازێکی ئاشتی بە شێوازێکی زۆر شارستانیانە
لەوێ داواکاریەکانیان پێشکەش بە UN بکەن و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی وەڵامی داواکاریەکانیان بدەنەوە. بەدیدی ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە فراکسیۆن یەکگرتوو داوای هاوڵاتیان باسی موچە باسی بشێوی بە داوا مافێکی ڕەوا دەزانین بۆیە ڕێگامان بە خۆماندا پشتگیری ئەو خۆپیشاندانە مەدەنیانە بکەین هەر داوایەکی مەدەنی هەر داوایەکی شارستانی هەر خۆپیشاندانێک مانگرتنێ خزمەت بە هەرێمی کوردستان بکە بە سیستەمی حکومڕانی بکە بە شەفافیت بکە بە بژێوی بکە بە موچەی فەرمانبەران بکە ئێمە پشتگیری دەکەین بۆیە بڕیارماندا لەگەڵیان بین پشتگیریان بکەین چەند پەرلەمانتارێکمان لەگەڵیان بوون بۆ بەرە و هەولێر چونکە پێمان وابوو خۆپیشاندانێکی مەدەنیە داوای مافە داوای بە شێوازێکی زۆر مەدەنیە مامۆستایانن فەرمانبەرانن غەیری قەڵەم شتێکی تریان نییە غەیری دروشم و داوا شتێکی تریان نییە بۆیە داواکەمان بەڕەوازانی بەڵام بەداخەوە ئەوەی بینیمان ڕێگایان لێگیرە نەدەبوو ڕێگایان لێگیرە بە بەدیدی من دەبوو دەسەڵاتداران لە هەولێر و پارێزگاری هەولێر بە شێوازێکی جوان هات با پێشوازیان نان و خواردنیشان بۆ ئامادەکردبان ڕێگایان بۆ ئاسان کردبان تا دەچوونە بەردەمی UN پارێزگاریشان لێکردبان داواکاریەکانیان وەرگردبا بە شێوازێکی زۆر مەدەنی و شارستانی ئەوە شێوازە دروستەکەیە نەک ئەوە شێوازە بێ کە تۆ مامۆستای ئیهانەی پێ بکەی گازی فرمێڕێژی بەسەردا بڕێژی تێی هەڵدەی عەزیەتی بەی بێڕێزی پێ بکەی هەموو ئەوانە پێچەوانن لەگەڵ ئەو هەموو ئیدعا گەورەگەورانەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە حەملەی ئینتیخابات باسییان کرد و بانگەوازیان بۆ کرد بەڵام بەداخەوە ئەوانە لە ئاستخوازی و داواکاریەکانی هەرێمی کوردستان کاک مستەفا ئێوە پەیامێکی دیاریکراوە هەیە هی خۆپیشاندەران هی فەرمانبەران و مامۆستانی ناڕازی هیمان گرتووەکان ئەیانویست بیگەێنن بە UN ئەوە دیارە لە سلێمانی لەبەردەم بارەگاکە UN با بڵین مانگرتنەکە هەیە هەر بەڕاستی ئەم پەیامە ئێوە کەستان نییە لە هەولێر بیگەێنێ بە UN بە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر شوێنێک کە ئەتانەوێ بگا حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر با بڵین پارتی دیموکراتی کوردستانی تیاوەی چێتی نیشتیمانی کوردستانیشی تایە ئەمڕۆ قوبات تاڵەبانی جا زوو بوو درەنگ بوو چۆن نیە سەردانەکەی ئەو پرسێکی دیکەیە وا ڕۆیشتووە بۆی میدیای لێ نەبێ هەر چۆنێکە ئەمە پرسێکی دیکەیە بەڵام ئەو جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمڕۆ لە ناو خێمەکەیە بووە داواکاریەک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ نایدەن بە قوبات تاڵەبانی داواکاریەک بۆ UN هەیە ئەوەی هەولێر بەڕاستی خەڵکێک هەن لە هەولێر بتوانن ئەم داواکاریە بگێنن یان هەر بەڕاستی کەسی لێ نیە ئەوە نەبێکە نوێنەراتی تێگەیشتنەکەی پارتی دیموکراتی کوردستانەکە بە دڵنیاییەوە وانە خۆی UN لە سلێمانی ڕاستە هەیە و داواکاریەکەشیان پێشکەش کردووە ڕاستە قوبات تاڵەبانی ئەوڕۆ لە بەیانیەکی زوو هاتووە بەڵام هیچ بەڵێنێکی نەداوە و هیچ بەڵێنی بە مامۆسایان و بەمانگرتوان نەداوە و فەرمانبەران و مامۆسایانیش پێیان وایە دەبێ ئەو داوایە بچێتە پایتەختی هەرێمی کوردستان کە قەرارە پایتەختی هەموو هەرێمی کوردستان بێ بەڵام بەداخەوە یەکێتی و پارتی ئەو دوو حیزب دەسەڵاتدارە هەرێمی کوردستانیان کردوتە دوو زۆن لەتیان کردووە خەریکە هەموو شتێکدا بەش دەکەن خەریکە وای لێبێ ینی منافەسەیەکی ناشەریفانە دروست دەکەن لە بینی هاوڵاتیانی خۆشەویستی شاری هەولێر و شاری سلێمانی و دەوروبەری کەوەش خەتایەکی گەورەیە ئەو شەڕەت تەریخیە دوور و درێژەی ئەو دوو حیزبە 6 ساڵە ممارەسەی دەکەن خەریکە جارێکی کە نوێی بکەنەوە ئێمە لەگەڵ هیچ لە جۆرێک لەو جۆرانە نین ئێمە لەگەڵ حکوومەتێکی کارای یەکگرتووی هەرێمی کوردستانین کە بتوانێت داخوازیەکانی خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ بکە بەدەم مافەکانەوە بێ بەدەم ئەرکەکانی خۆی بێ و جێبەجێیان بکە بۆیە پێمان وابوو لە دوای ئەوەی ئەگەر ڕوخسەتم دەی لە دوای ئەوەی مامۆسایان و فەرمانبەران زانیان لێرە گوێیان لێ ناگیرێ و پەیامەکەیان ناگاتە شوێنی خۆی و داواکاریەکانیان جێبەجێ نابێ و بە تەکیدیش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پارتی دموکراتی کوردستانە مەسئولیەتەکە لەسەر شانی ئەو زۆرترە ئەوە مانای وانییە پارتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرس نەبێ یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەرپرسە چونکە بەشێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان داهات لە سلێمانی و لە پارێزگای سلێمانیش زۆرە بۆیە ویستیان داواکە بەرنەوێ بەڵام بەداخەوەکو ئاماژەم پێکرد
هەر سەرەتا پارێزگاری هەولێر بە شێوازێکی زۆر نانەجیبانە قسەی کردو و ئامۆسایانی نیگەرانتر کرد و تووڕەتر کرد. من لە شوێنی پارێزگاری سلێمانی بوومایە ئەوڕۆ بە تیمێکی پێداویستی زۆرەوە بە خواردن و خۆراکەوە دەهاتمە دێگەڵا لەوێ پێشوازیم لێ دەکرد. ڕوونە پارێزگاری هەولێر نەک سلێمانی لەگەڵیان بەڵێ هەولێر عفوان هەولێر بەڵێ لەگەڵیان دەڕۆشتم بۆ شوێنی تایبەت ئەوە ڕێگا دروستەکەیە بەڵام بەداخەوە جا ئەوە تێگەیشتە ئایدیاڵەکەی یان ڕێگە دروستەکەیە بە دیوێکە بەڵام بە دڵنیاییەوە دیوەکەی دیکەشەیە کە ئەم ڕۆبینیمانوە تێگەیشتێکی دیاری کراوە لە کوردستان لای پارتی دیموکراتی کوردستان هەیە و کاکاوە ئەتوانێت تعبیری لێ بکە بەس پێش ئەوە ناچمە لای کاکاوە ئەچمە لای دکتۆر محەممەد ئەمین مامۆسای زانکۆ لە ڕانیەوە لەگەڵمانایە. دکتۆر سلااوت لێبێ و ئیوادارم ئێوەش زۆر باش بن. خۆپیشاندان هەیە مانگرتن هەیە و هەوڵ هەیە بۆ ئەوی بگەێنرێ بە UN بە حکوومەت بە دەسەڵات لە هەرێمی کوردستان بەڵام هیچ جوابێکی دیاریکراو لە UN-ەوە نییە. جوابەکەی دەسەڵاتیش لە هەرێمی کوردستان جا بەڕاستی لە سلێمانیش بەیان لە هەولێر بە نزیکەی ڕوونە چیە و چی نییە و کاک مستەفا خۆی لە ناویانایەوە ئەڵێ جۆمان لێ ناگرن. هەر بەڕاستی لە کوردستان چییە گوزەرێ لەم ماوەیە لەبارەی هەم جوڵە مەدەنیەکە هەم کاردانەوە حکومی و دەسەڵاتیەکە؟ سپاس بۆ تۆ سپاس بۆ برادرانیش کە ئامادەن. پێویستە لە پێش هەموو شتێکدا ئێمە هەندێک شتی ڕووکەشی سەتحی زیاکەینەوە لەسەر ئەو شتانەی کە مەبدەئی و جەوهەرین. بەداخەوە لە میدیای کوردەوەی کێسا تا سەدەبینی لەما ئەودا 15 ساڵەکە ناڕزای مامۆستان و فەرمانبەران هەیە لەسەر موچە تێگەشتنەکە شرۆڤەکە باسەکە هەمووی زیاتر سەتحی و ڕووکەشی بووە. بابەتەکە نەچونە ناو ئەسلی بابەتەکە نەچونە ناو ئەوەی کە ناوەڕۆشی گرفتەکانە. بۆ نمونە باسی موچە دەکرێت باسی هەندێک گرفتی تر دەکرێت کات نەبوونی کارەبا نەبوونی ئاو نەبوونی چی کە پێویستە بۆ ژانێکی نۆرمال بۆ هەر ئینسانێک لە کوردستانە دەمێکە هەیە بەڵام مەسەلە ئەوە نییە فلان مەسئولە فلان حکوومەتە مزاهرە کردی یا کابرا چوو لە ڕێگان نەدا بچێتە هەولێر یا ڕێگان نەدا مەسەلەکە زۆر لەوە قوڵترە. لە پێش هەموو شتێکدا پێویست ئێمە تعریفکەین پێناسەمان هەبێ ئێمە ئەو دەسەڵاتێک ئێمە هەمانە چ دەسەڵاتێکە. من زۆر پێسێرە کە خەڵکێک تەکلیفی داوای هەبێت لە دەسەڵاتێک کە پێناسەیەکی سیاسی نەبێت پێناسەیەکی فەلسەفەی سیاسی نەبێت بۆ بەڕێوەبردن. تۆ ناتوانانی داوا لە هەندێک داواکەی لە دەسەڵاتێکە لە حیزبێک کە حیزبەکە بە خۆی نازانێت فەلسەفەی سیاسی چیە فەلسەفەی ئابووری چیە. لە پارتی دموکراتی کوردستان پرسە فەلسەفەی ئابووری ئەو حیزبە چیە کە ئێستا حکومڕانە دڵنیام نازانێت. لە یەکێتی پرسە تۆ سوشیال دموکراتی سیاسەتی ئابووری سوشیال دموکراتیە لیامە پرسە. جا بۆیە ئێمە لە فەوزایشی فکریدا دەژین لە نادیاریەشی فکریدا دەژین. ئەمجار ئەو مەسەلەی موچە بودجە نازانم گرفتەکانی تر ئەوە دەبێت لە چوارچێوەی سیستەمێکی سیاسی زانستیدا چارەسەر بکرێت. پرسیار ئەوەیە کە ئەم ئەو سیستەمە سیاسیە زانستیمان هەیە لە چوارچێوەی فەلسەفەیەکی سیاسی بەتەکیدی نیمانە و بە پێناسەی لە ڕووی ئەکادیمیەوە ئێمە حیزبی سیاسیمان نییە بەڕاستی کە بڵێ ئەوە سیاسەتی پەروەردەیەتی ئەوە سیاسەتی سقافێتی ئەوە سیاسەتی ئابوووریەتی ئەوە سیاسەتی کۆمەڵایەتی ئەوە سیاسەتی ئینتاجی زەڕاعیە ئەوە سیاسەتی سیستەمی ئابوووریەتی هیچ تۆ لە وڵاتە هیچ شتێکن نیە. جا بۆیە مەسەلەن نەبوونی بودجە نەبوونی موچە نەبوونی پارە ئەوە شتێکە بەڕاستی دەبێت هەموو کاتێکی چاوەڕوانی بکەیت. جا وەکو عەرزم کردی جا ئەو حاڵەتە ناتێگەشتنەکە لە حیزبی سیاسیەوە هەیە تا دەگاتە ئاستی ئەکادیمی ئاستی زانکۆی ئاستی کۆماڵ ئاستی دکتۆر ڕوونە من ئەزانم ئێوە ئەتانەوێت چی بڵێن بەڵام ئێستا ئێمە دۆخێکی دیاریکراو لە هەرێمی کوردستان هەیە ناڕەزایەتیکی دیاریکراوی لەسەر دروست بووە پێڵێن ناڕەزایەتی مەدەنی خۆپیشاندان مانگرتن لە بەرامبەرە
نازانم بڵێم تێگەیشتن یان تێنەگەیشتنێک لەم جوڵە و لەم داواکاریانە هەیە. گرفتەکە لەکوایە؟ شێوازی گەیاندنی ناڕەزایەتیەکە خراپە یان خودی تێنەگەیشتنەکە؟ قوربان هەمووی هەر هەڵەیە، هەم ئامرازەکان هەڵەیە، هەم تێگەشتنەکەش هەڵەیە. بەڕاستی دەڵێم ئێمە ناتوانین چارەسەری بێموچەیەکەین، چارەسەری بێئای بکەین، چارەسەری بێکارەبایەکەن ئەگەر ئێمە سیستەمێکی سیاسی قوبڵکراومان نەبێت. بۆ نمونە ئێستا ئەو سیستەمە ئابوووریەکە لە کوردستاندا هەیە، سیستەمێکی لیبرالی 100% بۆ نمونە کەرتی کارەبا 100 ساڵە باوکو باپیرانی ئێمە لەو کەرتێدا سەرمایە گوزاریان کردووە لە عمودێکەوە کە چەقاندویان لە پێش 100 ساڵ تا تەلێک ڕاکێشراوە تا ئزگەکان با تەماشایەک ئێستا هەندێک کەس خۆیان کردوتە بە خاوەنی ئەو کەرتە گەورەی. معناوە لێرەدا خەلەلێکەیە، خاڵک لەسەر بێموچەیەکە دێتە دەنگ بان لەسەر ئەو تاڵانکردنی کە باوکو باپیریان لەسەر ئەو کەرتەی وەکو نمونە کەرتی کارەوە ئەم کەرتەکانی ترش عینیشت کرد، خستەخانە ئەرعینیشت کە تاڵان دەکرێت بە ئاهلی دەکرێت بێ گوێدانە هیچ بەهایشی ئینسانی بێ گوێدانە هیچ پێویستیشی ئینسانی خەڵکی کوردستانی تاڵان دەکرێت جەماعەتێک بۆ خوان دەبن و ئیتر بە ئارزوی خوان قیمەتی دادێنێ بە قیمەت باڵا دەبا دەنجێ ناکە، بەڵام کە موچەکەی لێبڕان دەنجێ دەکات. ماناوە پێش ئەوەی کە ناڕزایەت دەرببڕێ لە بەرنەبوونی بێموچەکەی پێویستە ناڕزایی دەربڕێ لەسەر بوونی ئەو سیستەمە سیاسی کە وەڵام دەرەوەی پێویستی ئینسانیە بۆ ژیانشی معاسر. ئەمجار بە هەموو پێوەرێک ئەو سیستەمە سیاسی کە هەیە پێڵێم سیستەمێکی 100% میلیشیایی تۆ حیزبت هەیە، میدیای خۆی هەیە، حکوومەتە نەوتی هەیە، تەلەڤیزیۆنی هەیە، نازانم کەرتی ئابووری خۆی هەیە. جار ئەو کەرتانە بە گوێرەی ئارزوو بە گوێرەی زۆر ڕوونە. ئەوەی من تێگەیشتم دکتۆر ئێوە ئەتانەوەی بڵێن ئەوەی دەسەڵاتی لە دەستایە ئەو لەویەتەکانی دیار نییە و ڕاستیەکەی نازانێت چۆن کاریش لەسەر ئەو لەویاتەکان بکە، لەسەر پرسە استراتیژیەکان بکە. ئەوەی دیکەش کە ناڕەزایەتیە جگەلەوەش ئادەی بەپەلە قوربان جگەلەوەش ئێمە سیستەمێکی سیاسیمان نییە کە پێناسی هەبێت لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە. ڕوونەکە ئەوەیە ڕوونە ئەوەی بەرامبەریش کە ناڕەزایەتی هەیە ڕاستیەکەی نازانێ با بڵێن برینە قوڵەکان یان برینە سەرەکیەکان کامانن بۆی باسی بکات لە هەندێک پرسی دیکە ئاڵاوە کە ئەوانە ڕاستیەکەی دەرەنجامن نەک هۆکارە سەرەکیەکە. وڵا کاکاوە دێمە لای تۆ لە هەولێرەوە بێزەبەت سپاس دەکەم. پێم خۆشە دکتۆرە پێمەڵێ بزەبت کە قسەیەکم کردووە، بەڵام کاکاوە دێمە لای تۆ ڕاستیەکەی. من دووبارەیەکەمەوە ئەم شەو حەزەکەین گفتوگۆ بکەین، یعنی واز لە شتی دیکە بێنین. هەر بەڕاستی بۆچی قورسە پارتی دیموکراتی کوردستان لەوە تێبگا هەندێک داواکاری دیاریکراوی خەڵک هەن و شتێکیش هەیە ناوی ناڕەزایەتی مەدەنیە. یعنی ئەمە بۆچی قورسە ئێمە لی تێبگەین؟ بۆچی قورسە خەڵکێک داواکاریکی دیاریکراوی هەبێ کەەوە منیش و دکتۆریش تەسەوڕەکەم ئێوەش لەسەر ئەوە کۆک بن کە نەبوو و داواکاریانە هەبێ. ئەسڵەن پرسی سەرەکی تر هەیە لە هەرێمی کوردستانە بێت جێبەجێ بکرێ، نەگەم پرسانەی ئێستا خەڵکمانی بۆ دەگرێەوە خۆپشاندانی بووەکە. بە ناوی ێزانی بەرزی دولەڤان ڕاستیدا پێم خۆشە لە شتێک دەست پێ بکەم، هەر کەسە و پێگەی خۆی ینی بێشەوەی کە میوانەکانیش ئاشنایەکیان هەبێ. ئەوە ڕێزێنانی یەکێتی مامۆسایانی کوردستانە کە لە ساڵانی خەباتمان لە ناوی یەکێتی مامۆسایان وەرمان گرتووە. دواتر ئەمەش بەڕێبەتی خوێندنی کوردی لە شاری کەرکووک بە هەمان شێمەش دوکومنتی ئەوەیە کە هەمان ڕێزێنان و سوپاسنامەمان هەیە. ئەمە تریش شکر و تەقدیری دەستگای شەهیدانە کە بۆ ئەم شۆڕشە و ئەم خەباتە قوربانیمان داوە. ئەوەش وێنەی شەهیدەکانمانە کە بە شانازیەوە و لێرەشەوە سەری ڕێز و نەوازش بۆ داواکاریەکانی مامۆسایان دادنوێنن، بە تایبەتی شەهیدانی 28 تەمووز کە شانازیە کە ئازیزترین کەسەکانمان لە شاری کەرکووک لە دەستدا. چونکی دەوڵەتداری و دەوڵەتمەداری پێم وایە لەوانەیە ئەستەم بێ تێگەیشتنە پارتی دیموکراتی کوردستان بەو ئەقڵێتە، چونکە فەلسەفەی پارتی دیموکراتی کوردستان لە 1906ەوە دەست پێکە، گەنجێکی لێهاتوو بە ناوی شێخ عەبدولسەلامی بارزانی و دێ و لە 1914 شەهید دەکرێت و ئەو کەسابێک کە نامە بۆ بڵین
ئەو کاتێک کە پاشایان سڵتانی عوسمانی ئەنێرێ و داخوازی بۆ مافی نەتەوەی کوردەکە بۆ یەک کەسانێک لەوانەیە لە مێژوو کەم تێگەیشتی بێتن تێگەیشتنێکی قورسی پێویستە پێم وایە من بە دوو چنگ سێریەکەم خوێندنەوەکە بەم شێوایە بێ بابەتی خۆپیشاندان و خۆنیشاندان ئەوەی خۆپیشاندانە مافێکی ڕەوایە هەر لێرەشەوە بەڕاستی دەستی مامۆسانی ئازیزمان ماچەکەین و سەری ڕێز و نەوازش بەرامبەر بە مانگرتوەکانی شاری سلێمانی دەدەبڕین و ئازارمان لەگەڵ ئازاریانە و بەڕاستی دەبێ حکوومەتی هەرمی کوردستان لە ڕێگای جێگیری سەرۆکی حکوومەتی کوردستانەوە سەردانیان بکات بەدەم داخوازەکانەوە ئەمە شتێکی ڕەوایە بەڵام شۆی ئیعلامی و شۆی تەلەڤیزیۆنی بە تایبەتی ئاڵا قاوەیەکان مەبەستمە من ئیمڕۆ ڕەنگە قاوەیەکەی بەردەرکی سەرای حەفدەی شوباتم بەبیر هاتەوە ئەوانەی کە سەری فیتنە بوون و بینیمان کاتێک کە موچە هەبوو بوجە هەبوو داهات هەبوو کوردستان کێشەی نەبوو ئاڵا قاوەیەکان هاتن و شەڕێکی نەگریسێکی بە فیتی ئەوەی کە باسەکرێ و دەگرێ ئەخوانەکان چی دەورێکی خراپیانە وڵاتێمە بینی شەڕەکان ئاڵان بە لەقی چوارەوە کە بینیمان پێشترش وشکە ساڵی پارەی وشکە ساڵی سلێمانی گەندەکان و بەبەدوانی وەکو تەموزی لێکەوتەوە و بڕۆی ئەو سنوورە و ئەمە گرفتە گەورەکەیە کاڵێم کاکاوەکەم تێگەم بەڕاستی ئەمە گرفتە گەورەکەی کاڵین بۆچی تێگەیشتنمان بۆ خۆپیشاندانێک بۆ داواکاریەکی دیاریکراوی مەدەنی بۆ شتێکی لەو بابەتە نەبێ تۆ خۆ دەڵی لەگەڵ یانام بەڵام ئێکاکەوەرە بەدەمیانەوە بۆی ئاڵاقاوەیەکان و پەکەکە لە قەندیل و ئەوانەی دیکەش نێن پێم وایە هینیکەن بەکاری بێنن ئێوەرە بەدەمیانەوە بتاکیت ئێمە دەزانین بەڵێ ئەوە کە جێگیری سەرۆکی سەرۆکوەزیران نێدراوە بۆ ئەوێ و بەبیری جەنابتان بێنمە ئەوانش کە باسی فەلسەفەی سیاسی بۆ ئێمە دەکەن پەیامەکەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی پڕواتە پڕمانای هەیە و دەبێت جایکەینەوە خۆپیشاندان مافێکی ڕەوایە بەڵێ ئێمەش لەگەڵیاین و لێرەشەوە ئاماژە بێکم دەستی یەک بەیەکی مامۆستایان و فەرمانبەرانی کوردستان ماچەکەین کە خۆڕاگر بوون بەرامبەر بە سیاسەتی برسیکردنی هەرێمی کوردستان بۆیە فەلسەفەی سیاسی فێری هەندێک خەڵکەکەین کە تێبگەن لەوەی کە چمکی دەوڵەتداری چمکێکی بەرفراوانی هەیە و ناکرێت لە بۆعدی ئایدۆلۆژی حزبیەوە بڕوانی بۆ ئەو داخوازی ڕەوانەی کە خەڵکانی بە حزبی دەکەن حزبی وەکو پارتی کوردستان خاوەنی فەلسەفەی پێشکەشکردنی سەری هوجامە و خەڵکانێکی ڕسمی و مرسی لە سەریان لە باریخی شانی دەری هەولێردانێن بڵێ ئەو شتانە دەزانین بەڵێ دەفگەر لە ناو خێمەکان هەیە بەڵێ دەزانین دەستێ شۆی ئیعلامی ئۆپۆزیسیۆنێکی نەخۆشی سەرخۆشی بێهۆش هەیە ئەم بابەتە باشی لێ تێدەگەین بەڵام ئەمە ڕێکارێکی خۆی هەیە بۆیە ئەو هەموو دوکمنتەم خستە ڕوو واتە ئێمە ئاشناین و تێگەیشتون لە ئاسیەکە دەزانین ئەوەی کە کەلابیەکانیان دەوەی کە دەڵێ سەگەوانەکان دێن و عشکی تیمساحی بۆ خەڵکی کوردستان دەرەبڕن مامۆستای ئازیز بینەری خۆشەویست منی کەرکووکیم کە ئازانم پێرێکە ئەم سەگەوانە چی لەگەڵ زەویەکانی منتیقەی باو باپیری من کرد هەر ئەو بوو کە لە دادگای بەناوی اتحادی دادگای قیادە سەورەیە کە مافی زەگەڕانەوەی زەویەکانی ڕاگرتووە هەر ئەو سەگەوانەیە کە هاتووە لە ئێسەدا قوت و بوجێ خەڵکی کوردستانی بڕی هەر ئەوەیە کە بوجێ هەرمی کوردستانی هەر ئەوەیە کە زوڵم لە هێزی پێشمەرگەی کوردستانەکە بۆیە زۆر ئێمە خەڵکی فێری کوردایەتەکەین ئێمە چمکی دەوڵەتداری و دەوڵەتمانی فێرەکەن بەڵام ئاژاو ژاوەژاوی خۆنیشاندان ئەبێ جاکەنی لە خۆپیشاندان ئەنجا تۆ بۆستە بۆی منیش پرسیارەکەم بکەم یەک پرسیاری زۆر بچووک ئەوەی کە تۆ باسیەکەی لە بەغدا خۆت حکوومەتت لەگەڵ یا پێکهێناوە ئەمە لە سیاست هەتا ئێستش با بڵێن تۆ ڕازیت لە حکوومەتەکەی ئەمە یەک دوو ئەوەی کوردستانیش کە هەر باسی ئەەکەی چەندین ساڵە خۆتان بەیەکەوە خەریکن حکوومەتتان بەیەکەوە پێکێناوە ئێستش لە گفتوگویان حکوومەت بەیەکەوە پێکێنن ئیتر بۆچی لی ناڕازین بۆچی ناڕازین لەبەرەوەی کە پێشێرکردنی مافی دەستوری هەیە من بە بیری جەنابتان دێنمەوە دیارە ئەم بابەتە بەسەر هەمووتانە تێپەڕیوە بینیمانە لە 12 ڕۆژی ڕابردوو سەرۆکۆماری عێراق سکاڵایەکی لەسەر سەرۆکوەزیران و وەزیری دارایی تۆمار کردو لە دادگای اتحادی باشە ئێمڕۆ بینیمانە ڕاوێژکارەکەشی قسەی کرد لە میدیاکان و باسی کرد بەواتە هەرێمی کوردستان لەژێر تەحەدیاتێک هەیە باشە و وەکو جەنابتە لێ حکوومەتە تەشکیل کرد هەر حکوومەتەش هێزی ئابرازمان بینیا و بینیشمان کە بەرینەتەوەی لە هەرێمی کوردستان چۆن تەرسیمی هێشتنەوەی هەرێمی کوردستانی کرد و دوو یەکشێک پێم خۆشە بینەران و میوانە ئازیزەکانش لێ ئاگدار بن
تۆ باسی حزبێکەکەی کە فەلسفەی سیاسی ئیمڕۆ زیاتر لە حزبێکی 1 میلیۆنیە کە تیادا لە ئاساتیدی جامعە و خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی کاریزما و خەڵکی سیاستمەداری تایە کە ئەگە بەرەی نەتەوەی نەبێ ئیمڕۆ باوەڕەکەم ئەو سەگەوانانە ئیمڕۆ هاتن لە پایتەخت و لە پەرلەمانی کوردستان هەمان درێژە پێتەری عەقڵەتی شۆڤینی پامانخوازی عەرەبیە و لەگەڵەوەشە مەزهەبی بەواتە ئێمە تەحەدیاتی گەورەمانەیە ئێمە لەگەڵ حکومەتە لە ماوەی ئەم کابینەی سوودانی تا ئێستا چەند تەحەدیاتمان تێپەڕاندووە چەند جارێمە گەیشتە لێوارەوەی کە کێ بەرگریەکە و خەڵکی کوردستان زۆر ئاشنایە ئەوەی کە خەڵکانێکی کەمینەی کەم کە شۆی تەلەڤیزیۆنی لە خۆنیشاندان دووبارەیە یەکەمەوە جیای دەکەینەوە دەستی مامۆسایە ماچەکەین کە ئەوە مافێکی ڕەوای خۆ پیشاندانە بەڵام خۆنیشاندانی ئۆپۆزیسیۆنێکی نەخۆشی سەرخۆشی بێهۆشی کە لێرەوە ئەڵا هەڵگری پەیامی وڵاتانی ترە و ئەبێتە ئەجندای سیاسی بۆ کە پشەوی لە هەرێمی کوردستان دروستە ئەمە جێ هەڵوێستە جاوەڵات دێمە سەر ئەو جایکەینەوە خەڵکی کوردستان زۆر لە دوومانگی ڕابردوو خەڵکی کوردستان بەرەی نەتەوایەتی زۆر بە ئاشکرا ڕێی خۆی دەربڕیوە ئێمڕۆ زۆرینەیەک هەیە کە لەگەڵ ئەوەیە هەرێمی کوردستان پێویستە کار بۆ پاراستنی مافە دەستوریەکان بکە لە زمینیەوەش کە پێڵێ موچە باشە دێمە سەر ئەوە بەواتایەکی تر ئەمەی کە لە کوردستان کەمینەیە سەرکردایەتی شوی ئەعلامی دەکات و گروپەکان دەبینین لە ناو خێمەکانە کە چۆن ئەیانەوێ ئەو بابەتە بقۆزنەوە بە شێوەیە لە شێوەکان بۆ مەرانی ڕێتان باە بەو بەشەی کە ڕاستیەکەی خۆتەڵی دەستیان ماچە ڕوونە خەڵکی کوردستان ژوونە دیارەکەسییانە بوو لەوانە بێ کە ڕێیان پێبن کاک موستەفا ئەوتت سەرۆکی حکومەت لە هەولێرە بۆیە بەڵێ ئەو مانگرتنانە کەسانێکی بەڕاستی دڵمانژانەکە بۆیان مانگرتنانێکی بەشەرەفن داخوازێکی ڕەوایان هەیە بەڵێ ئەمە 100% لەگەڵەوەی داواکەم لێرەوە لەم مینبەرەوە داوا لە سەرۆک وەزیرانی بەڕێزەکەم بچینە خزمەتی ئەو خۆشەویستانە ئەو شوی ئەعلامی ئەو ژاوەژاوە ئەو خەڵکانەی کە بنێری کە بچێتە ئەوێوە گوێ داخوازەکان بگەین و هەمومان بینەوە هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستان بەرەو بەغدا بڕوین و هەمومان پێکەوە بە هاوڕێزی وەگرزی بتوانین مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان زامن کەین بۆیە ئەم بابەتە زۆر گرنگە پێم خۆشە لای خەڵکی کوردستان ڕوونە ئێمڕۆ بەری زۆرینە حزبێکە کە تۆ باسیەکەی بۆیە لە بیداتۆی دەرفەت بین بە یەکتری ڕاستیەکەی یعنی گفتوگۆ بۆ ئەوەیە کە من پرسیارێکەکەم جۆم لێ بگری کە تۆش وەڵامێک مەی تۆ منیش گوێت لێ بگرم و دەرفەتێکی تا حدێک یەکسان بم دەنگی تۆ تۆزە درەنگەکاتە من ببوورە لە دەنگەکە تۆزە درەنگەکاتە من بۆی چارەسەرکەن هاوڕێیانە گرفتێکی تەکنیکیە مافی زیاتر نازی من زیاتر هەڵگرن دێمە لای تۆ کاک مستەفاوتت سەرۆکی حکومەت لە هەولێرە و نوێنەراتی سەرەکی UN لە هەولێرە بۆی ئەمانویست بچینە هەولێر بەڵام بەڕاستی لە هەولێر دەنگدەری ناڕازی لێیە خەڵکی ناڕازی لێیە خەڵکی موچەخۆر و مامۆستا و فەرمانبەر و هەموو ئەوانە دیکەی لێکە وەکو شوێنەکانی دیکەی کوردستان موچەیان دواکەوێ کادری حیزبەکانی لێ کە کاکاوە ئەڵێ دەستیان خستۆتە ناو خۆ پیشاندانەکانەوە هەر بەڕاستی بۆ ناتوانن لە هەولێر خۆی جوڵەیەکی دیاری کراوی ئاوا بۆ هەرە بێ لە سلێمانی لای دیکۆمنتم لایە بەڵێ لامە بەڵێ وەڵا نازانم کاکاوە زۆر خۆی مشەوەش کردووە و زۆر مشەوەشە و مشەوەشەی ناوێ دەبوو گفتوگۆیەکی زانستی و ورد و خزمەتی مامۆستایانە بکەین باشە پێم وایە تۆ بە مشەوەشی وەرەگرتووە باسی بەڵێ ئەگەر مەجال بێت جەنابن چا گوێم لێگرتی گوێ بگری منیش قسەکانم بکەم باشە من چاوم لە تۆ نییە چونکە شاشەم لە بەردەم نییە بە حەقات یەکەم گوێگرتن نییە بەڵێ مامۆستا حەمەدەمین باسی فەلسەفەی سیاسی و ئەوانەی کرد بەدیدی من لە هەرێمی کوردستان بەدیدی من لە هەرێمی کوردستان حکوومەتمان نییە دەسەڵاتێکمان هەیە دوو دەسەڵاتمان هەیە دەسەڵاتێکی دوو زۆنمان هەیە حکوومەتمان نییە تا فەلسەفەی حکومڕانیمان هەبێ لە هەرێمی کوردستان ئەگینا 33 ساڵ بۆ هەر ئەزمونێک حەزارەتی پێ بنیاد دەنرێ ئێمە ئێستاش لە مۆڕەبەعی یەکەمین ئێستاش لە شەڕی 6 ساڵەی بینی ئەو دوو زۆنەین بەداخەوە خەریکە 2-3 جیل دەبێتە قوربانی ئەو مۆزوعە من پێم وایە کاوە باسی بەغدا دەکا هەمومان دەزانین بەغدا چییە و هەرێم چییە و قەواری هەرێمی کوردستان هەمومان وەکو بیلبیلەی چاومان دەیپارێزین و بە موڵک و تاپۆی کەسوشی نازانین و بە خەڵکی هەرێمی کوردستانی دەزانین بەس نازانم دەڵێ فۆبیای بە ڕەنگی قاوەیی هەیە نازانم ڕەنگی قاوەی لە هەرێمی کوردستان مانای ئاشتی مانای خزمەتگوزاری مانای بەیەکەوە ژیان مانای دژی گەندەڵی مانای بەیەکەوە ژیانی خەڵک مانای خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان نازانم بۆ گرتوویەتی بە ڕەنگی قاوەیەوە ڕەنگی قاوەی لە هەرێمی کوردستان ئەو هێزەیە کە لەسەر پێی خۆی وەستاوە
و دەتوانێت خزمەتی هاوڵاتیانی هەرێمی و ڕازگۆیە ئۆپۆزیسیۆنێکی ڕازگۆیە ئەمە بە هیچ جۆرە قەت سواری شەپۆلی ناڕزایی نەبووین هەتا ئەوڕۆ ئێمە نەهەڵنەستاین سواری شەپۆلی ناڕزایی بین مامۆستایانن هەموو فەرمانبەران و مامۆستایانن ویستیان بێن دەنگی ناڕزایی خۆیان بگێنن بە ئەوێ من تۆ دەستی مامۆستا ماچ مەکە با حکوومەتەکە موچەی بدە با مناڵەکانی بێناز نەکە با شەقی تێ هەڵ نەدرێ با بێحورمەت نەکرێ ئەوانە بۆ مامۆستا پێویستن تۆ ئەگەر ڕاز دەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاز دەکە دەسەڵاتی هەرێمی کوردستان ڕاز دەکە با مەجای ئۆپۆزیسیۆن نەدا هەر قسەی ببێ با کارەبا چاکە با ئاو باشکە با موچە باشکە با گەندەڵینەکە با خزمەتی مامۆستایان بکە با موچە لە کاتی خۆیدا بەش بکە ئەو کاتە موبەڕیر نامێنێ بۆ هێزی تر هەر بێت قسە بکە باشە جا منیش ئەو ئەرگۆمنتەم ڕاگەیان کاک موستەفا بەڵام وەڵامی پرسیارەکەی من بەرەوە یعنی ئەوەی لە سلێمانی هەیە بە دەنگی ناڕازی بە کادری حیزبی ئەوانەی دەرکەم ئێستا بەڵێ دێمە سەرەوە ئێستا وەرەسەریەوە ئێستا ئەوڕۆ لە ساخۆش هەر ئێستا دێمە سەرەوە بەڵێ لە ساخۆش ئەوڕۆ مامۆستایان و فراکسیۆنی یەکگرتوش بە شێوازێکی مەدەنی پشتگیری خۆپیشاندانی سلێمانی و داوای مامۆستایان و مافی مامۆستایانیان کرد بەڵام کاکە لە هەولێریش خەڵک ناڕازیە خەڵک نیگەرانە وەکو ئێرە موچەی نییە موچەی مانگی دوازەی وەرنەگرتووە 54 موچەی فەوتاوە بەڵام دیارە هەناسەی لێبراوە دیارە خنکێنراوە دوارە مەجای ئەوەی نییە بێ دەنگی خۆی دەرببڕێ ناڕزایی خۆی دەرببڕێ ئەگەینە ئایا لەوێ موچە دراوە ئایا فەرمانبەرانی پارێزگای سلێمانیش وەکو فەرمانبەرانی ئێرە 54 موچەیان نەفەوتاوە لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان دنیایە داهاتی هەیە هەر 445 میلیارد بۆ مانگی 12 لە بەغداوە هاتووە 6 مانگە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان داهاتی نەوت و سنوورەکان و ناوخۆ کۆ دەکاتەوە ئەی ناتوانێت بێ موچەی مانگی 12 و فەرمانبەران و مامۆستایانی پێبدات و ئەو قەیرانە حەلکە بۆیە وانە بە تەسەوەری من خەڵکی ئافۆنگوێتان لێمە بەڵێ بە دڵنیایی تخوا جوابی و پرسیارم بەرەوە بۆ هەرە بێ لە سلێمانیەوە خەڵک بچێت لە هەولێر ناڕزاتی من پێموتی لە هەولێرە هەن پێموتی بەڕۆشنی پێموتی مامۆستایانی هەولێر فەرمانبەرانی هەولێر نیگەرانیان زۆرە بەڵام مەجالیان نییە کاکە ئەوڕۆ دەوروبەری UN تەنرابوو بە هێزی ئەمنی هەموو پارێزگاکە تەنرابوو بە هێزی ئەمنی ئەوە زۆر خراپە ئەی باشە خێرە تۆ خەڵکی سلێمانی نەخەڵکی سلێمانی ئەگەر خێرە ئەمانی لێرەوە بڕۆن ئەیان بەی بۆ ئەو هێزە ئەمنی کە خۆت یعنی خۆت ئەڵێ ناهێڵێ ناخێناکە خۆ ئەو بۆوە نەچوون کە نەیاڵێن پێیان وا بووە بە شێوازێکی مەدەنی هەرێمی کوردستانە پایتەختی هەرێمی کوردستانە هەولێری خەڵکی هەموو هەرێمی کوردستانە پایتەختی قەوارەکەمانە مامۆستایان خەڵک خۆیان بە خەڵکی و هەرێمە دەزانن دەچن بە شێوازێکی مەدەنی داوایەکی خۆیان تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن تەقدیمی UN دەکەن دێن بە شێوازێکی جوان وەڵامیان دەدەمەوە داواکاریەکان لێوەردەگرن دڵیان خۆش دەکەم دوایی بە شێوازێکی مەدەنی دەگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان لە هەولێر خەڵکی هەولێر نیگەرانە بەڵام مەجای نییە بێ بە ئازادانە دەنگی خۆی دەرببڕێت داوای مافەکانی بکە قسەکەتە ناوەندەیە سواز دەکەم دکتۆر محەممەد دێمە لای تۆ یعنی لەمەی کە باسمان کرد وا دیارە هەم جوڵە مەدەنیەکان یان ئەوەی پێڵێن خەمی گشتی ڕاستیەکەی تانوپۆی داواکاریەکانی خۆی وە شێوازی دەربڕینەکە لەوە چێ نەدۆزێتەوە سەرباری با بڵین دابەشبوونی ناڕەزایەتیەکان بەسەر جوگرافیای دیاریکراوە نازانم کە بۆچی ئەبێ ئاوا بمێنێتەوە لە کاتێکە هەموو شتانەی ئێمە باسیەکەین پرسی دیاریکراون کە وەکو خەمی گشتی ئەبێ باسی بکەین ئەمە یەک دوو مەسلەی بەشداری حزب لایەنەکان جا بەشداریە سواربوونی شەپۆلەکەیە بەکارهێنانێتی ئەمەش پێدەچێ بە شێوک لە شێوەکان بە ئەرێنی و بەرنێرێنی لەسەر جوڵە مەدەنیەکان پشکێتەوە ئەمە چۆن حەل بکەین ئەمە چۆن چارەسەر بکەین هەرچەندە بەڕاستی پرسیارەکەت زۆر کۆنکرێت نەبوو بەڵام بار حاڵ هەوڵ دەدەم ئەوەی کە پەیوەنددارێ بەو بابەتیوە بۆت باسکەم یا وەڵایم بدەمەوە لە پێش هەموو شتێکدا ئەو خەمە گشتیە لە هەموو کوردستانی هەیە لە زاخۆ تا خانەقین
وەکو ئەو برادرە باسی کرد لە هەمووی مشکلەی ئابووری هەیە گرفتی ئابووری هەیە زۆر گرفتی تر هەیە کە چارەسەر نەکراوە و هەموو ئاماژە بەوەی دەکات کە ئەو دەسەڵاتێک لە کوردستانی هەیە دەسەڵاتێکی میلیشایە شکست خواردووە ناتوانێت چارەسەری ئەو گرفتانە بکات بۆ وەکو لە سەرتاوا پێم باسم کرد چونکە ئەو سیستەمە سیستەمیشی میلیشایە سیستەمێکی سیاسی نییە کە ڕوئیایەکی سیاسی فکری هەبێ بۆ هەموو دەکانی ژیانی کۆمەلگا ئابووری خوێندن پەروەەردە کشت و کاڵ بۆ هەموو بوارەکان هیچ شتێدا نیە بەڕاستی جا بۆیە ئەو گرفتانی کە ڕۆژ بە ڕۆژ پەیدا دەبن کەڵەکە دەبن ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت چونکە هەر ئەو 32 ساڵە 33 ساڵە بەکو ئەو برادرە باسەکە دێمە حکوومەتمان هەیە لە کوردستانی بەڵام تەماشا دەکەی بچووکترین گرفتی کۆمەلگا کە نەک چارەسەر نەکراوە ئەو گرفتێک کە ئەم ساڵ هەیە ساڵیشتە دوو بەرابەر دەبێت مانایە بۆ ئەوە هەیە کاتۆ دەسەڵاتێکی مەسئولت نییە بەرپرست نییە و دەسەڵاتێک نییە کە ڕوئیایەکی فکری هەبێ نەخشەڕێگایەکی فکری ئایدۆلۆژی سیاسی هەبێت دکتۆر دکتۆر یعنی تۆ پێت وایە ئەوەی کە خەڵکێک ئەوەی کە ناڕازیە ئەوەی چاوی لەوەیە چوزانم هەندێک خاڵی داواکاری دیاریکرا و کەشتی زۆر سەرەتایین ئەیا بەم حکوومەتە بەم دەسەڵاتە زۆر لەم دەسەڵاتە چاوەڕێیەکە غەڵەت لەم دەسەڵاتە تێگەیشتووە کە پێی وا بێتوانێت ئەمانەی بۆ چارەسەر بکە لە کاتێکا گرفتەکە خۆی دروستی کردووە خۆی لە ئەساسدا مەسەلەی موچە نابێ مشکلە بێت ئاو نابێ مشکلە بێ کاربان نابێ مشکلە بێ ئەوە شتێکە عنی لازمە هەبێ پێویستە هەبێ بەڕاستی پێ بڵێم مەسان لە شوێنە لە وڵاتانی پیشسازی شارستانی ئاو هەیە کارەبا هەیە تەمینی سعی هەموو شتێکێ بام لە هەلامە کاتژدا نەڕزایەتی کۆمەلگا هەیە عەزابی جیاجا هەیە کە نەقەت رخنە لە دەسەڵات دەگرێت و هەر 4 ساڵ انتخابات دەکرێت حکوومەتێک دەڕۆ حکوومەتی شتر دێ لەسەر بۆ چکە هەرێک هەر حیزبە ڕویایشی فکری سیاسی تایبەت بەخۆی هەیە لە ڕووی بەڕێوەبردننی کۆمەلگا ماوەتو 33 ساڵە بە یەک نەمەت بە یەک نوع بە یەک جۆرە وڵات بەرەوەدەکەی کە هیچ هەدەفێکی نییە ئەمجار هیچ دنیاشی هیچ دنیاەکە نەبوو عەزیزم دەسەڵاتێک 33 ساڵ حکمی وڵاتی کات و هیچیشی پێ نەبێت هیچیشی پێ نەبێت وڵای کە بەسەن هەند سیستەمی دیکتاتۆری هەیە کە 50 ساڵ حکم دەکات بەڵام حەدلانی کەمی پێویستەکانی ژیان بۆ خەڵکی وەکو ئینسان تەمین دەکات تۆ لە وڵاتێکی دیکە کارەبانیە لە شوێنێک دەژم سەر جێژ بم بە هەڕاری مۆلی دێ باوەڕکە هەفتەیەکە ناتوانم ئاو گەرم بکەم ئاو نییە کارەبان نییە خەدەمات نییە گواستنەوەی گشتی نییە ئیتر ئەوەی هەیە هەمووی کۆنتترۆل کراوە تۆ کەرتی کارەبا کۆنتترۆل کراوە بە جەماعەتێک کە کەس نازان لە چۆڕاتن خوان کوڕۆتە خاوەنی کارتێکی تەلەفۆن عینیشت ئینتەرنێت عینیشت مەسەلە گەورەکە ئەلێرەدایە جا بۆیە مەسەلەن ئەوەی کە جیلی ڕۆشنبیر بە تایبەتی مامۆستا بەڕاستی دەبێت داواکاریەکەی لە موچە زیاتر بێت داواکاری دەبێت ئەو سیستەمە بگۆڕی بە کوردی بڵم دەبێت ئەو سیستەمە بمێنێت ئەو گرفتانە دەمێنێت زۆر ڕوونە زۆر ڕوونە دکتۆر زۆر ڕوونە کاکاوە ڕاستیەکەی ئەم پرسیارت بە هەولێری لێ یەکەم و پێشت دەرێم لۆچی بە هەولێری و پرسیارت لێ دەکەم ئەمن نیوەم خینی هەولێریانە بابم خەرکی سلێمانیە داکم خەرکی هەولێرەیە خەیلانیە باشە قسەکەی پارێزگاری هەولێرت پێ باش بوو گۆتی میوانی ڕەزا قورس ئەو بابەتە زیاتر لەگەڵ خۆنیشاندانەکان بوو لەگەڵ ئەو گروپانە بوو کە خۆیان خستێتە سەر ملی ئەم شەپۆلە ناڕازاییە ئەو بەڕێزیان دیارە بۆچوونەکەی 100% لەگەڵەوە منش وایان پێڵێم ئەو خەڵکانەی کە ئێستا بە شێوەی لە شێوەکان خۆیان کرێتە دەمڕاستی خۆپیشاندارەکان ومان گرتووە بە ڕێزەکان و دەستیشان ماچەکەین و فۆبیاشمان باوەڕ ناکەم هەبێ من ناچمە سەو تەفاسیل بەڵام من داتایەکی وردە خەمە ڕوو هەم ئەو ئەساتیدی جامیعی بەڕێز باگوێ لێبێ بۆ ئەو برای سەر بە یەکگرتووی ئیسلامیش باگوێی لێبێ من داتایەکی وەزارەتی دارایی عێراقی خەمە ڕوو باشە کە باسەکەن بۆچی کارەبا کەم و کوڕی هەیە ئەو کەم و کوڕی هەیە باش وەگلەی لە حکوومەتی هەرێمەکەن کە حکوومەتی هەرێم داهاتەکەی ڕادست ناکە ئەمەی کە لە بەردەستی منایە دوکمنتێکی ڕسمیە کە وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی دانی پیانێ بەراوردێکەکەین بەراوردێکی منتەقی بە لۆژێکێکی منتەقی بە فەلسفەیە کە هەموو لای دەیتێ وڵای کاکاو من ئەوم لە تۆ ناوێ من ئەوم لە تۆ ناوێ لەبارەی پەیامەکەی پارێزگاری هەولێرەوە پرسیارێکی دیاریکراوە کرد
جۆم لێگرە ئەڵەی لەگەڵیام ئەڵەی 100% لەگەڵیام تۆ پێم بڵێ هەر بەڕاستی لەو نزیکەی 1000 کەسەی ئەم ڕۆویستیان بێنە هەولێر هەمووی خۆنیشاندەر بوو کەسیتیان نەبوو ئەو خۆپیشاندەرە بێ کە تۆش و پارێزگایری هەولێری ژەڵێن وڵات دەستیان ماچەکەی یەک دانەیتیان نەبوو یەک دانە سێرکە منش پەیامەکە سێکە پەیامەکە وازح و ڕوونە وەڵامی جەنابتش بە شێوەیەکی دروستە دەم ئەمەت پێویست نییە پێویستە خەڵکی کوردستان لەوانەیە تۆ جەنابەت پێویست پێی نەبێ بەڵام خەڵکی کوردستان پێویستی پێێتی من دەڵێم دوو بەشە بەشێکی سیاسیە کە لە حەفدەی شوباتەوە ئەقڵێتێکی پۆپولیستی ڕوخێنەر و بنکۆڵکردنی ئەم حکوومەتە لە درێژەی حەفدەی شوبات کەو کاتە موچە و بوجە و داهات هەمووی هەبوو باشە ئازادیش هەبوو خەڵکانێکی دەستیان بێکن مەدرسەیەکە کەم حکوومەتی هەرێمە بنکۆڵەکە ئەمە ئەو بابەتەی من و ئەمسالی نبەرێنەتەوەی کە حزبێکی 1 میلیۆنیە وەڵامان بۆ خەڵکەیە بەڵام سەبابەت بە پێش بە خۆپیشاندان ئێمە دەزانین لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێسا و یاسا هەیە دەکرێت داخوازەکان من لە خزمەتیانە وەکوێکیتی مامۆسایان وەکو کەرکووکی حیاتم لە خزمەتیانین ئەوانە لە ڕێگای یاسایی بەڵێ دەتوانین بێن چونکە بۆ هەولێر پێشتر خۆپیشاندان نا مانگرتن لەسەر دەستی کەوادری پارتی بوو کە سەرۆکی پەرلەمان بوو خەڵکمان فێری مانگرتن کرد و ئێمە بووین کە لە سیانزەی حوزەیران لە سلێمانی خەڵکمان فێر کرد کە بەسیێستا زۆر لەن کاکەکە لای حکوومەت هەرێمی کوردستان نەماوە لای بەغدایە ئەزێت نەبێ بۆمان ناگرن لە دژی تەیف سامی و حکوومەتەکەی سوودانی بۆ خۆپیشاندان ناکەن لە بەردەم UN لە هەولێر بۆ ئەوی داوای موچەی خەڵکی کوردستان بکەن خۆ یعنی بە دڵنیاییەوە تۆ ئێستا خۆت هەر چاود لە بەغدایە بۆچەکە بێ وایە یاوانە ناچام لە بەغدا نییە جام لە جێبەجێکردنی دەستورێکە کە ئەم دەوڵەتە بە دەوڵەتێکی شکست خواردووی گەندەڵی تا سەرێسقان کە بینیمانەکە دەوڵەت ئەمیقای با بەڕێوە چاوم لەوەیە کە ئەو ڕێکەوتناوە پێکەوە ژیانی هاوسەنگی و تەوازن و تەوافق خۆپیشاندانی بکرێت و من خۆپیشاندانی عێراقی ماگەمافەکە لە سەردەمی مالیکی و ڕاستیەکەی بەتایبەت سەردەمی دووەمی نووری مالیکی ئەو دەستورە جێبەجێ نەکراوە خۆپیشاندانم کردووە بەڵێ نەنا لە پێشترێش لە 1970 ئێمە و کێشە و کەشمە کێشەمانەیە لە شێخ عەبدولسەلامی بارزانە لە شۆڕشی ئەیلولەوە لە شۆڕشی گوڵانەوە لە ڕاپەڕینی سەربەرزی خەڵکی کوردستانە لە کۆڕاوکە بەڵێ مێژوویەکی تاڵمان لەگەڵ ئەقڵەتی پۆپولیستی هەیە کە ئەقڵەتێکی شۆڤینی پامەخواز من قسە تەواکەم تخوا با پەیامە بگا من بەراوردێکەکەم چون باسی موچەیە باسی بوجەیە وایە بۆچی خەلەل هەیە کەم و کوڕەکان لەکوێ خەڵکی کوردستانی بە ئاگادارن ئەو دیکۆمنتەیە بە کورتی هێڵم بە یەک دقەی گەێنم بەراوردێکەکەین لە بینی 4 پارێزگا لە هەرێمی کوردستان لەگەڵ 15 پارێزگا لە عێراقا ئەمە داتایەکی حکوومەتی عێراقیە لە هەرێمی کوردستان 4 خاڵی فەرمی سنووریمان هەیە لە حکوومەتی عێراقی 21 خاڵی سنووریمان هەیە لە هەرێمی کوردستان 2 فڕۆکە خانمانەیە لە پارێزگای عێراقی 6 فڕۆکە خانمانەیە لەگەڵ بەندەری بەسرە باشە داهاتی پارێزگای عێراقی بەبێ ئەو داتایی کە خوان ێڵێن 8.5 تریۆن دیناری عێراقی بووە هەرێمی کوردستان بە 4 پارێزگا ئەوەی کە باسم کرد 4.3 تریۆن دیناری عێراقی بووە واتە بە 4 پارێزگا بە هەڵەبجێشەوە ئێمە نیوەی داهاتی نانۆتیمان بۆ عێراق دەسەبەر کرد چۆتە خەزانەی حکوومەتی عێراقیەوە ئەی کە تۆ نازانی من چی بکەم هاوڕێ بەماڵم بە چی زمانێت تێتگەێنم حکوومەتی عێراقی ئامادە نیە مافەکەی تۆ بدە بۆیە باسی خۆپیشاندانت کرد بەڵێ پارتی خۆپیشاندانی کرد بەسەراحەت دەڵێم گەورەترینی خۆپیشاندانی میلیۆنیمان کردووە لە 2 مانگ پێش ئێستا خەڵکی کوردستان لە ڕێگای سنووقی دەنگدانەوە دەنگ و متمانەیدا بە حیزبێک کە خاوەنی 1 میلیۆن دەنگە ئەمە گەورەترین ڕێگای خۆنیشاندان بەڕاستی هەڵبژاردن دەنگدانی خەڵکی کوردستانە کە لە ڕێگای سنووقەکەی دەنگدانەوە بەرەی نەتەوەی بەهێز کردووە و شەڕەکان لە ڕێگای ئێدەی ئەو بەرەنەتەوەیە با لە بەغدا ڕاستیەکەی خەریکی ئەو ژمارانە بێکارخۆی باسیەکەی شەڕی دەستوریەکەی کاک مستەفا یەک پرسی دیکە ڕاستیەکەی کە زۆر لە ماوەی ئەم 1-2 ڕۆژەی ڕابردووە باسکرا مەسلەی جا من ئەم پرسیارت نەختێلەوە چێ وا لێ بکەم زۆر پێت خۆش نەبێ بەڕاستی ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بینتان لەگەڵ تورکیایە باشە بینتان خۆشە لەگەڵ تورکیایە بەڕاستی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانی شاگرفتێکی واتان نییە هەر با بڵێن سروشتی یەکگرتوو خۆی وایە کە حزبێکی تا ڕادێکی زۆر بێگرفتە بەڕاستی بۆ هێڵن پەکەکە دەست بخاتە ئەم جوڵە مەدەنیەی کە لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە بەڵێ وەڵاهی ئێمە وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو هێزەیە کە دژی هیچ حیزبێکی سیاسی نییە وەکو دژایەتی و دوژمنایەتی چونکە ئێمە گرەی دەرونیمان نییە شەڕی تاریخیمان نییە ئێمە دژین لەگەڵ گەندەڵی دژین لەگەڵ ناشەفافیت دژین لەگەڵ قۆرەکاری
مەسەلەن هێندە باسی بەغدا دەکرێت شۆڤێنی و ماشۆڤێنی تۆ شۆڤێنی بەڵام لەوێ شتەکان دەبێ و محکەمەی فیدرالی چەندەها وەزیرت هەیە لەوێ جێگری سەرۆکی پەرلەمانت هەیە جێگری وەزیری داراییت هەیە کەواتە بانەی بەستینەوێ دەڵێن حکوومەتی بەغدا فاشیلە و دیکتاتۆرە و مافەکان نادا بە ئەوە هەمووی تەواو بێ بۆ لەوێین باشە وەڵامی پرسیارەکەم بەرەوە کاک مستەفا پەکەکەتان تیا یان نا پرسیارەکە دەدەمەوە وەڵامی پرسیار بەڵێ پۆڵای پرسیارەکە دەدەمەوە یعنی لە پێکاتەی دەوڵەت لەوێ بەشداری بۆ یاریێمی کوردستان نەکەی بۆ داوای محکەمەی باسی پەکەکە ئەمە کێیە بەڵێ باسی پەکەکە و باسی ئەوانە ئێمە ناساین لەو مۆزوعانە ئێمە وا دەبینین وا دەبینین مامۆستایان باشە زانم چۆن سیاسەتەکەی کاک مەهدی کە چۆن سیاسەتەکەی کە نازانی چۆن نازانی سیاسەتەکەی ئێمە ئازانی بەڵام تۆ نازانی چی مەجانم دە سیانزە ڕۆژە ینی مامۆستا هەزار مامۆستا چووە ئەسڵەن باسی پەکەکە هەر نییە هەمووی مامۆستایە هەمووی فەرمانبەر وەرنەگرتووە هەمووی گیرفانی بەتاڵە موچەوازەی خوراوە ئەوە بەڵگەکەی ئەوە ناوەکەی ناوەکەت پێ بڵێن کاک مەهدیگیان کاکە مەهدی ناوەکەت پێ بڵێن ئیتیهامەکە ئیتیمام دەکا بێگێرە شێوێن ئیتیهامی دەکا بە پەکەکە و گێرە شێوێن و دژایەتی قوارەی هەرێم و کەس دژی قوارەی هەرێم نییە کەس دژی حکوومەتی هەرێم نییە کەس ناوێ قوارەی هەرێم لاواز بێ هەمومان دەمانەوێت قوارەیەکی بەتوانای لەسەر پێی خۆی وەستاومان هەبێ هەبێ دەستور هەبێ ئەی کاکە 33 ساڵە حکومڕانن دەستور نییە بۆ ئەوەی ئاوا باشە سواز دەکەم کاک مستەفا سواز دەکەم کاکاوە زۆر بە کورتی دێمە لای تۆ موچە بدە با بڵێ موچە بدە کارەباکیفی ڕوونە کاک مستەفا گەیشت کاکاو دێمە لای تۆ دواتر دێمە لای تۆ دکتۆر محەممەد ئەخیر قسە بۆ تۆ بەجێڵم دکتۆر بەڵام دەچمە لای کاوە زۆر بە کورتی هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر دیارە و پێم وانییە پارتی دیموکراتی کوردستان ئەمە نەزانێ هەر بەڕاستی ئەوە پەرلەمانتاری یەکگرتووە سەرۆکی فراکسیۆنەکەیانە باسی خۆماڵی بوون و خۆڕسکی بوونی با بڵێن جوڵانەوەکەکە ئەم ناڕزایەتی مەدەنیان ناکە ئیتر بەڕاستی پێویست ناکە ئێوە واز لەم پرسە بێنن ئەمە پەکەکەیە ئەمە نازانم کێ سواری شەپۆلەکە بووە چیتر هەر بەڕاستی ناکرێ پارتی دیموکراتی کوردستان سیقەی بە یەکگرتووی ئیسلامی کوردستان نەبێ کاتێ شتێکی ئاوا دیاری کراو ئەڵێ ئەو ڕسمەیە ئەو دیکۆمنتی ڕسمەکەیە ئەو ڕسمەکەیە ناوەکەشمان لایە وەکو جەنابی ناوێرە بیڵێ من ئەوێرم بیڵێم ئەو بابەتە خۆنیشاندانەکە ئەمەیە خۆپیشاندان جیاکرد ئەو ڕسمەکەیەتی ناوەسییانەکانشمان لایە و چاکەش دەزانین خەڵک چۆن دزەی کرێتەوە سەر و شەپۆلە بیوێ داخوازی ڕەوای مامۆسایان کە بۆیە لەوەی کە خەڵکی باشووری کوردستانیان ناکات ئەوەی کە نوێنەر ئێمە لە بەغدایە شەڕی دەستوریەکە ئێمە لە کەرکووک شەڕی دەستوریەکەین بەردەوامین بۆی ئەو چەند نەفەری لایەتی با تەحدیدیان بکە دیاریان بکە ئیجراعات لەگەڵ ئەوانە بکە بەڵام ئیجراعات لەگەڵ ئەو مامۆسایان نەکە لایەتی کاکە مسەفا تۆ ناتوانانی کاکە ئەگەر ناوی بەشێکی ئێمە دڵمان بۆیان ژانەکە بەڵام ئەمە بە سیاسی کراوە جەنابەت ئێستا سەرۆکی فراکسیۆنی باشە بۆ نایی من نەسیحەتی جەناب دەکەم کاک مسەفا ئەوە تا لەلامە کاک خۆتم بەڵگەی خۆ ناوەکەم لایە کاکە ناوەکانمان لایە ئێوە لە ناو خۆتانە ئەگەر ئەو شوەیە سێرکەن کاکە مسەفا كاكا مصطفى من ناوكم لا كاكا مصطفى من ناوكم لا من بجناب طلب ايوه كلا بغداد هم سقا اي كاكا ناوكا يقنفرني كاكا حكومه لا يقنفرني ما موسى عزيز كاكا مصطفى يق ما موسانيه تو قاسين خيمك كاكا حتى ايوه خوتنا بشي خوتنا دكتور محمد بجيل لەسەر شەرتانە کرد ینی بۆ شوی ئەعلامێکە هەم حزبەکەیەوە هەم کۆمەڵی ئیسلامی شەڕی مایکتانە کرد بەڕاستی کەشوەکەم پرسێکی دیاریکراومان هەیە لە شەرمم کە ئێوە ئۆپۆزیسیۆنی کوردستانن بەڕاستی شەرمم ئۆپۆزیسیۆنی کوردستانم بۆ کە کاتێ مایکەکەم بینی ئێوە شەڕی سەر مایکتانە کرد ئێوە لە جادی خەم لە مانگۆرتە بەڕێزەکە بخۆن مانگرتن عزیزی من خۆشی من وڵاتی من ئێوە بەشی تەفگەر و هەر لە بەدەم مایکەکە لە پشتی مایکەکە
حکومڕانی دەستێرد و لا خۆش ڕاستی بینین بەڕاستی شەرمەکەی لەوە قێزەوەنتی هەرێمان خۆش دەوێت ئێوە مانگرتەکان بەکاردێن کاکە مستەفا ئەنی وەڵی شوورەیە بۆ ئێوە لە ڕووی تەکنیکی بەرەینەتەوەی ڕێی خۆی داوە دەنگی خۆی داوە خۆی نیشان داوە دکتۆر من ئەخیر پرسیارەوە باوەکە قێزەوەنترین ڕفتارەکەن سیاسیانە لە هەرێمی کوردستان تێگەیشتە مەدەنیەکە تێگەیشتە سیاسیەکە تێگەیشتە حکومڕانیەکە بەم شێوەیە بێ ئێمە قودرەتی چاکردنی هیچ شتێکی دیاریکراومان لە هەرێمی کوردستان هەیە لە گرفتە استراتیژی و سەرەکیەکانەوە بیگرە هەتا پرسەکانی دیکە من داوای لێبوردنەکەم کاتم زۆر کەم مایتێ قسەم بۆ بکە سپاس بەڕاستی بەداخەوە ئەو ڕەوشێکە لە کوردستانی هەیە ئەو سیستەمی سیاسی ناتوان بڵێن سیستەمی سیاسی نیە بەڕاستی ئەنی ئەو واقعی کە هەیە بەناو دەسەڵاتی کوردی هاوکار نییە و ئومێدە بەخش نییە بۆیە کە بتوان هیچ لەو گرفتانە قبول بکات چارەسەر بکات هەمووشی بۆەوەی دەگەڕێتەوە ئێمە 33 ساڵە لە وڵاتە ئەوانێک کە حکومڕانن بێ یاسا بێ دەستۆر دەسەڵاتدارەتی دەکەن و هیچ شتێکی لێپرسینەوەیەک نییە و هیچ ڕسا و یاسایەک نییە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگەل لە هەموو ڕوویەکەوە مەسەن لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی بەکاربەرەوە لە ڕووی مستەهلیکەوە هیچ مافێک نییە تاژی کورد ئەمڕۆ لە هەموو لایەکە و هەڕەشەی لەسرە هەڕەشەی ئاسایش خۆراشی لەسرە موچێ لەسرە تەندروستی لەسرە هەڕەشی درۆنی لەسرە هەڕشەی ئاسایش چی هەڕەشەیەک لەسەر ئینسانی هەیە ئەمڕۆ لە ئینسانی کورد ڕوبەڕووی دەبێتەوە و دەسەڵاتی کوردی بەداخەوە ناڵم سیستەمی سیاسی سیستەم نیە ئەوەی کە هەیە دەسەڵاتداریە دەسەڵاتداری چەکداری کە هەیە نەیتوانیوە یەک لەو هەڕەشانێک لەسەر ئینسانی کووردە چارەسەر بکات و بە نسبەت ماگرتوانیشەوە من هێندە قسەم بیست لە برادرانەکە ئیتهام دەکەنیان ناکەن ئەوەی کە هەیە بەڵێ موچەخۆران نەکرد موچەخۆرە هەر توێژێکی کوردستانی حەق خۆیەتی کە مان بگرێت کە ناڕزایی دەرببرێت لەسەر بەرامبەر پێشێرکردنی سەرەتایی ترین مافەکانی چونکە ئینسانی کوردێرەکە و پێم وتی هیچ مافێکی نییە و لەژێر هەڕەشەدا ئەمجا بۆی کەسێک بەشداری دەکات لە احتیجاجەکان کە پارتکرێکارانی کوردستان بێ یا کەسێکی تر بێ ئەوە بەڕاستی بەهانەیە تۆی وەختێکی کە خەمێکی گشتی دروست دەبێت لەو خەمە گشتیدا هەموو تەیفێک هەموو چینێک هەموو بیرروڕات بەشداری تێدا دەکەوە نەبڵێ بڵێ وەڵا من نابێ فلان کەس بەشداری تێدا بکە کاتیش خوانە خواستەکە کارەساتێک لە وڵات ڕوودەدات ئەوە دەبێتە خەمی گشتی دەبێت هەموو مەقسەد لەسەرکەی کابرات و پارتی نابەقسەکەی زۆر سپاس دەکەم دکتۆر محەممەد ئەمین مامۆستای زانکۆ لە ڕانیەوە لەگەڵ گەلێک مەمنون دەستت خۆش بێ مستەفا عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس بۆ ئێوەش کاوە فەتحوڵا کادری پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ مابووی سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ بە دوعا